تا دێت پریشکی جەنگی ئێران و ئاڵۆزیەکان زیاتر بەرەوکی ناوچەکە و بەتایبەت هەرێمی کوردستان دەگرێت. نرخی یەک لیتری هەر سێ جۆرەکەی بەنزین 50 دینار گرانتر بووە. بەپێی زانیاریەکانی پەیام هێشتا هاوردەکردنی سوتەمەنی لە ئێرانەوە ڕانەگیراوە، بەڵام بەهۆی داخستنی گەروی هورمز و دۆخی ئەمنی نائاسایی ئێران بازاڕەکەی شێواندووە و نرخەکان ڕوو لە بەرزبوونەوەن. هەر خواوەشیدین سەعردانە هەر بەزم و شەڕ و هەرە هەبێ ئەمانە خەمی خۆیانە دەمێ کارەبا بڕن، دەمێ بانزین گرانەکەن، دەمێ غاز نامێنێت تر ئەوێستا لە وڵاتانە شەڕەکە چی سێدەگەن لێرە دەوام نیە. ئاخر بۆچی لێرە دەوام نیە؟ کاکە دەوام نەبێ ئیشوکاریش نامێنی. بەڕاستی ئەمە ئیشوکارەکەمان لەسەر تەلەبە و دەوام و مۆزەف و ئەم بابەتانەیە. شۆفێران دەڵێن بەهۆی نەبوونی پاڵپشتی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێمەوە هەموو هۆکارێک بەرزبوونەوە و گرانبوونی نرخی بەرهەمەکانی لەسەر حسابی خەڵک و لە بەرژەوەندی کۆمپانیاکانی حیزبی لێ دەکەوێتەوە. بەڕاستی بەرزبوونەوەی نرخی بنزین لەم کاتەدا بەرگەرانێکی زۆر لەسەر هاوڵاتیان دروست دەکات بە هۆکاری ئەوەی کە لە ئێستادا دۆخی هاوڵاتیان جێگیر نییە بەهۆی نەبوون و دواکەوتنی موچەوە. ئەمان هەمووی گرفتی گەورەیە لەسەر خەڵک و لەسەر ئابووری و گیرفانی خەڵک. ڕۆژانە هەرێمی کوردستان پێویستی بە زیاتر لە 3 ملیۆن لیتر بنزین هەیە بۆ ئەوەی خواستی ناوخۆ پڕ بکاتەوە. سەرچاوەی ئەم بنزینەش پاڵاوگەکانی ناوخۆ و هاوردەکردنێتی لە ناوەڕاست و خواروی عێراق و ئێران. ڕۆژانە بەپێی ڕێککەوتنی نێوانیان بەغداد 50,000 لیتر نەوتی خاو دەداتە هەرێم بە مەبەستی بەکارهێنانی لە ناوخۆ و فرۆشتنی بە هاوڵاتیان بە شێوەی پاڵپشتی کراو. لە کاتێکدا شوێنەواری ئەو سوتەمەنیە دیار نییە و داهاتەکەی بۆ کۆمپانیاکان دەچێت. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی. بانزین لە هەر سێ جۆرەکەی 50 دینار چۆ لەسەر